ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسێکەوە کۆبوونەوەی هەفتانەی یاسای خۆی ئەنجامدا و دواتر وتەبێژی حکوومەت لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند. لەمڕۆوە یاسای چاکسازی کەوتە بواری جێبەجێکردن. بانگەشەی ئەوەشی کرد کە ئامانجی ئەو پرۆسەیە دادپەروەری و سەپاندنی شایستەکانی سەرجەم فەرمانبەران و میراتگیری کەسوکاری شەهیدان و زیندانی سیاسیە. سەبارەت بە دابەشکردنی موچە و کەمکردنەوەی بڕی 121 موچە جوتیار عادل وتەبێژی حکوومەت ڕایگەیاند. حاڵی حازر موچە بەو جۆرە دابەش دەکرێت و مانگی داهاتوو بە گوێرە و توانایی کە حکوومەتی هەرێم هەیەی موچە دابەش دەکرێت. سەبارەت بە 121ەکە ئەمە وەکو حکوومەتی هەرێم ئەوەی کە لە بەردەستی حکوومەت هەبووە دابەشی کردووە بۆ موچە و لە ئایندەی لە مانگی داهاتووش بەپێی ئەو داهاتی کە حکوومەت هەیەی دابەشی دەکات. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتاوەش بە نیازپاکی سەردانی بەغدامان کرد و گفتوگۆیەکانیش بەردەوام دەکەین بۆ بەدیهێنانی شایستە داراییەکان لە چوارچەوەی دەستوری عێراق. شاندی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم وەک جەنابتان دەزانن لە هەفتەی ڕابردوو سەردانی بەغدای کرد و لەگەڵ شاندی حکوومەتی عێراق باس لە بودجەی هەرێمی کوردستان و موچەی هەرێمی کوردستان و کۆمەڵە لە بابەتی تر وەکو نەوت باس و قسە لەسەر کرا و بیرۆڕایەکان ئاڵوگۆڕ کران و ئەم گفتوگۆیانە بەردەوام دەبن و لە ئایندەیەکی نزیکدا شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. لەبارەی یەک هەڵوێستی تیمی حکوومەتەوە جوتیار عادل وتی مەگەر بڕیارێکی دەگمەن ئەگینا سەرجەم بڕیارەکان بە کۆی دەنگ بوو و تیمی حکوومەت یەک هەڵوێست و یەک دەنگە. بڕیاری کەمکردنەوەی موچەش بڕیارێکی بە کۆمەڵ بووە و بە قەنەعەتەوە کارەکە کراوە. لە نێو ئەنجومەنی وەزیران و وەزیرەکان هیچ ڕاجیایەک لەو بارەیەوە نەبووە. ئێمە وەکو حکوومەت بۆ دڵنیایی جەنابتان وەکو یەک تیم ئیشەکەی و زۆر بەز هەرە زۆری بڕیارەکانی حکوومەت بە کۆبەندی بووە. ئەگەر بەندێک بڕیاری دەگمەن نەبێ ئەگەینا هەموو بە کۆبەندی بووە. تیمێکی متەکاملە تیمێکە تاوکەریەکن بڕیار دەدەن بۆیە دڵنیات دەکەم ئەو بڕیارەی کە سەبارەت بە کەمکردنەوەی موچە بە ڕێژەی 121 بڕیارێکی جەماعی بوو لە ئەنجومەنی وەزیران و هەمووشمان پێوەی پابندین و بە قەنەعەتەوە ئیشەکە کراوە. جوتیار عادل وتیشی ئێمە لە هەرێمی کوردستان پابندی دەستور دەبین و هەر بابەتێکی ئابووری یان هەر پرسێکی تایبەت بێ بە هەرێمی کوردستان ئێمە پابندی دەستورین. سەبارەت بە هێرشەکانی وڵاتانی دراوسێ وتەبێژی حکوومەت وتی ئێمە بە هیچ شێوەیە قبوڵ ناکەین خاکی هەرێمی کوردستان بۆ ململانێ بەکار بهێنرێت و هێزە بیانەکان دەبێت بکشێنەوە لە خاکی هەرێمی کوردستان و لە کۆتاییدا هەرێمی کوردستان ئەزمونێکە و توانیوێتی بگاتە و ئاستا هیچ هێزێکی بیانی بۆی نییە لە هەرێمی کوردستان چاڵاکی سیاسی و سەربازی خۆی ئەنجام بدات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.